لو كريتي بغاسي زنج جهاني سيملوي اگزار قرص بي لو هاوليتش اساي لو كريتي دزار زعمته زنجی ئەمریکا و ئێران کاریگەریە بۆ لەسەر کارەکەی تۆ نەک لە سەکارەکەی من لە سەکاری هەم خەرچ بە تایبەت لۆ کرێچەکان بەڕاستی جیانی کرێتی زۆر زەحمەتە خەرک یعنی لۆ کرێتی بەڕاستی زەنجی جیهانی سێمە لۆی ئەگەر جارە قورس بی لۆ هاوڵێتێک ئاسایی لۆ کرێتی دەزار زەحمەتە فەرمو ئێستا ئەمن بە 225 زای لە کرێخانیمە باشە یعنی وەسە ئەوەندە قورسە وەی لێ هاتە کرێخانیش دەرنەچی بەڕاستی ئەو وەسعە زۆر زۆر خراپە لۆ کرێتیان يعني أجا أتو فرم إساكا أتو نخوشك توش بيتن يعني بي باري نخوشك يبدي يعني باري كرخانة يبدي أو وسعة هم كسشي زعمة قرصة فرم إسا دكان شو رعبي دكان شو بينصتي فروشي ما كاكا فرم إستامن شلون رعبكم خيرة إيه والله بيشلون فروشته 6 كيلو فروشته إذا فرم باو 6 كيلو إيه أتو دتاني كرخانة يبدي دەتانی مەسرف 30 کیلۆت فرۆشتبی دەکات 6500 6500 ئەفتەزە فەرمو ئەو بۆ واسای ڕەمەزانەوە کاکە بابرێن گەیشتە 12000 15000 ئەتو 15000 بدەی نەخۆشی بدەی کرێخانی فەرمو ئێستا ساحبخانی دەرێ دەبی چۆڵیکەی پاش ڕەمەزان دەبی چۆڵکەی بچە خانیشی 250000 بەڕاستی ئەوە لۆ فەقیری جەنجی جیهانی سێمە 25000 زۆرە بۆ ئێوە لەسەر کرێکە زۆر يعني براسي ئەوەندە وەسعەکە خراپە ئەوەندە وەسعەکە خراپە وەڵای ئینسان لە ئاقاری وەلیات لە ئاقاری خیمە چێزە چکە بەڕاستی مەسروفاتی کرێ کارەبایە یعنی مەسروفاتی نەخۆشبوونیە فەرم نەخۆش بکەی ئێستا یەک بەخۆ ئەمە جێژنم نەکرێ عیبی تێدانە لۆ وەسعەکە نییە کاکە ئەوەیە بە کرێخانی ڕابگەی بازار ئەوها زەعیفە ئەوها کزە ئەو جەنگە ئەوها کارگەر لێ کردیە یعنی پیا و نازانی چ بکە